وەرە داینشە سیرکە چیپسیشن هەیە بۆ خۆمان سەیری فیلم دەکەین. حەلیجان یەکتەنم لەو کاسەتە کۆپی کردووە. ئەوە دنیایە. گەر بزانم شتێکم بەسەر بێ ئەوە بۆ خۆم دانە بەدانێ بڵاو دەکەمەوە. گردەتەوە مەبە. پێش وەخت بیر بکەوە عەلی. باشە من ئەو کاسەتەم لە چی هێناوە؟ ها؟ ئەمە لای ئازیزترین هاوڕێت بووە. چەندین ساڵم کاسەتە لە لای چێ بووە عەلی؟ قەت بە توێ وتووەم کاسەتێ لەلایە؟ ها؟ چێ چەندین ساڵم پەنجەکانی یاری بە تۆ کردووە عەلی؟ ها؟ من تۆ دەناسم عەلی. تۆ پیاوەکی دەبەنگ نییە عەلی. قوربانی چاوت بووم کەمە بیرکەوە عەلی. چێ چەندین ساڵە کراوی سەر ناوی؟ من بووم؟ بۆ ئەمە چاردۆتەوە جەنگیز؟ جەنگیز؟ سێری جەنگیز کە لەوێ هاوار دەکات زڕە زڕ دەکات بەڵام تۆش بە یەک چاو دروکان پیاو دەکوژی عەلی. ئەم کاسەتە چێ بەرەو زیندانیە دادایی دەبا عەلی؟ کورە وەڵڵا هەردووکتان وەک بێنم. تەواو وا بکە بەڵام جارە گوێ بگرە. مادام هەر تێدەچین با بەدەستی خۆمان تێبچین. بوستە عەلی ڕاست دەکەی هەردووکمان خراپەکاری منیش جەنگیزیش تەنانەت خاینیشین بەڵام خۆت بریار بدە عەلی. باشە کام خاین شایەنیەوەی بیگوژی ها؟ بۆی پێش ئەوەی دەمانچەکە بتەقێنی بیرکەوە. کاممان خیانەتمان لێ کردووی ها؟ کاممان هەموو جارە بە زمانی لوستۆی سەرف کردووە؟ بۆیە ئێستا گەر تۆ بمکوژی ئەو کاستە بڵاو دەبیتەوە. باشە کامان بکوژی لە ئەنجامدا تۆ بەسەر بەستی دەیاڵیتەوە؟ ئەزەل تۆ باشی؟ زۆر باش. بۆ خراپم ئەوەنێ من 12 ساڵە چاوەڕوانی ئەوانم ئێستا مافی ئەومەیە خراپ بم بۆ هەموو شتێک مافت هەیە. نەخێر کاکە ئەگەر چێش دەم ساتانە وەرنەگرم بۆچی هێواشی ئاشدانەکانم دادەنا؟ نەخێر ئێتر دوودڵی گرنگی نەماوە. ئەو هەستەت دوودڵیە یان وجدانە؟ لەناو لیستەکەم داشتیوان نۆرەی دێ پیاوانێ بتوانێت بە وجدانەوە جێبەجێ بکە. ئەو جەنگیزە دیوە یەکەم جاژ نەخۆشەویستەکەی ئەوەی کە زۆر خۆشی دەوێ ئەو ژنێ براکەی لەسەر فرۆشت دەبێت لە ناو باوەشی دەری بێن و بیبم. هێواش دوایە وتێلێک کە هەیەە ئەوەی بەهۆی گۆڕەکەی منەوە دروستیان کرد هەمویان لێ دەبم. یەک شتی ناهێڵم تەنیا و بێ کەسی دەکەمەوە وەکو خۆت. نووسنگەی سەرێکی مشتریم هەڵگرت بۆ کام ڕێگا مامی بەڕێز؟ تۆ جارە لێ خوڕە لە ڕێگا بیری لێ دەکەینەوە. لە شەوانی وەرزستان و لەسەر جادە و سوپڕ ئاوەکانی ئیستانبول لێخوڕین زەحمەتە وانییە؟ ئۆف زۆر زەحمەتە مامە. باشە ئەو تاکسیە هی خۆتە؟ هی خۆمە مامە. 25 ساڵ 25 ساڵ کۆشکی چەهریە لە قەسری چەهرەدا. ئەگەر کەس نەبووری عیب نابێت ئەگەر بۆ خۆت داوای لێبوردن بکەیت ها؟ وەڵڵا تێنەگەیشتم مامە. بەبەستم ئەوەیە کە پێم بڵێ
ئەگەر ئەو گیانی منی دەوێ ئەگەر بەو کارە هەموو شتێک تەواو دەبێ باگیانم ببات. ماما ئەوە تو دڵی چی؟ لەگەڵ چی قسە دەکەی؟ ئەگەر ئەو کارە بە من تەواو دەبێ با تەواوی کات، با کارەکەم تەواو کات، بەڵام با بیڵێ و پەیمان بدات. مام ئەوە بزانم ساری تاکسیەکی هەڵە بووی، ماڵ ڕێگای ماڵە خۆتان پێ بڵێ با بگێنم تخوا. برادەر لەو ماوەیە بە یەکەوە قسەمان کرد کێبڵی مەکینەکەت بڕیوە، ئەو کەسەش تاکسیەکەت لێ بردووە چەپ دەست بووە، سیرکە تەپڵەکەی لە لای چەپ داناوە، بەڵام تۆ دەستە ڕاستی وانە؟ ها؟ سەیری وێنەکەی سەر ئاوێنەکەت کە ئەگەر شتێکی خراپت ئەنجام نەدابێ وێنەکە هی تۆ نییە. تۆ باشی خاڵە؟ گوتپووی باشی 25 ساڵ بە من تەواو دەبێت؟ نەخێر. سەردەمانێک دوو پیاو هەبوو، یەکێکیان زۆر خراپەی بەرامبەر ئەوی تر دەکرد، لە ئەنجامدا هەردووکیان بە تەنیامانەوە. هەروەکو وتم یەکێکیان خراپ و ئەوی تریشیان باش بوو. یەکێکیان هەژار ئەوی تریشیان دەوڵەمەند. یەکێکیان دەژی و ئەوەی دیکەشیان دەمرێت. جا و چیرۆکە هی کێباهی ئەو بێت. دەست تەنیایی ڕادەکات. بیکەوە دەڵێن بیکەوە. بەڵام ئەوی تریان بە خیانەتەوە لە دەست تەنیایی ڕادەکات. بیکەوە کسێ دەرگا بکەوە. ببورن بەهار. ئەژەل هاچیوانە پێم کچی قەرمانی منی. نا من نیم بەهار. وەرە چارەی نییە، ئەو کەسەی کە خۆشەویستترین کەسە هەر تەنیا دەمێنێتەوە.